عمر صلى الله عليه وسلم سحری لێ نەکراوە لە صحیح بوخاریاتەوە لەم کتێبەشا پێگەین چی کرد ئەگەر تۆ شوێن کەوتەی پێغەمبەری صلی الله عليه وسلم چی کرد چوو بۆ لای ئەم مەلا و شێخ و ئەو شێخوتی ڕوقیە بۆم بێنەوای کردبێ چی کرد حەدیثەکە بخوێننەوە دعوت الله ثم دعوته ثم دعوته فاستفتاني يا عائشة أي عائشة خاتون زانیم حاڵم تێک چۆ سحرم لێکراوە دوعام کرد پارامەوە لە ئەڵڵا پارامەوە لێ لە شەونێژە زۆر هەتاوەکو خەوم لێکە و خوای پەروەردگار فتوای بۆ دام و دوو مەلایکەی نادەکیانوت ئەم پیاوە چێتی وتی نەخۆشەوی کانتی نا سحری لێکراوە لەکوێ و عیلاجەکەی چی ئاوایە والله شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا عیلاجی خۆتەکەی نەک دەرگا بە دەرگا و ماڵ بە ماڵ بگەڕێ ڕوقیەم بکەن و فریام بکەن زۆر بەشی پێویستی بە ڕوقیە نییە زۆربەی پێویستی بە ڕوقیە نییە کێت سەبەبێکی تر هەیە ژیانی ناوێ لەگەڵ مێردەکەی یا کوڕەکە ژنەکەی ناوێ پەیوەندی بە ڕوقیەوە نییە سیحریش نییە خۆیان دوورن لە خوا خۆیان لەسەر بنەمای شەرع ژیانیان پێک نەهێناوە خۆیان کە بکوڕیان بەرامبەر یەک هەیە حەقی یەک نایەن سیحری چی جادوی چی بۆ شێوە نییە کە ئاوا بڵاویان کردەوە دار و بەر سیحری لێکراوە هەمووی لە قەزەیە کاکە تۆ ئەگەر ڕاستەکەی وەرە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بپارێرەوە دوعا بکە ئەڵڵا جەل جەلالوو ڕێنمونیتەکە سحرەکە چۆنە لەکوێ لێت کراوە والله ڕێنمونیتەکە سوێن بەخوا زەلام هەبووە پێم وتووە بڕۆ وا بکە شەونێژ بکە بپارێرەوە واللهی هاتووە نەیوتوە مەلایکە خواڵ ناگرێت وتێتی فڵانە مامۆستا هاتە خەوم پێی وتم سحرەکە لەویایە مامۆستاکە وفاتیش کردو چوم دەرم هێناوە ڕێک لەویا بووە چونکە ڕاستی کرد لەگەڵ خوای خۆی خوا جوابی داوەتەوە بەسە کاکەی تر تۆ نەذیکری خواکەی نەذیکری خوا هەیە لە کیانتە ئەتەوێت سحر و جادو لێ نەکرێ ئەثەرێک هەیە بالضبط نازم لرسالة الجنة وابزان وخينمو موضوعك لا ما عنده بس تازه مدام في بلا نازم لكام صحابه ابو الدرداء يا غيري وفرمي قرينيكي بابلين مسلمان ويكلقل كسيكي مسلمان قرينيكي شيطان هي او قشت بقرينيكي ترك لقل كسيكي لعريه تيجي سهر يكلم قرينيكي لقلها و کەسێک زۆر مسلمانە قەرینەکەی خۆی ئەگا بە قەرینی کەسێکی تر کە لاروێرە قەرینە لاروێرەکە قەرینە کابینەکە لەگەڵ هی مسلمانەکە زۆر لاواز و کزۆڵ و داماڵێ و بۆ وایت حاڵە بۆ عیلێتوە پێڵێ من لەگەڵ کەسێکە ئەخواڵێ بسم الله ئەخواتەوەڵێ بسم الله پاڵەکەیڵێ بسم الله ئەچێتە لای خێزانیڵێ بسم الله ئەڕواتەوە ماڵەوەڵێ بسم الله گوشی و می نایەڵێ ئیسفادە لە هیچ شتێکی بکەم بۆیە ئاوا لاواز بوو ئەڵێ زانی من بۆە بەهێز و تۆکمە و پڕ و تێرم ئەڵێ بۆ هەڵێ وەڵا لەگەڵ ئەحمەقێکم بسم الله چی و ذکری خوای چی و ئەخوا خۆم لەگەڵی ئەخواتەوە خۆمەوە لەگەڵی ئەخەوێ لەگەڵی ئەخەوم دانیشە لەگەڵی دانیشم لە ماڵەوە بێ لە ماڵەوە لەگەڵیان ئەوەم لێ هاتوو زاڵ بووم بەسەریا چیم گوێ پێەکەم باشە حاڵات هەیە تەسلیطی قەرینە بەس بە تەوبە چاکە بێ هەموو عالم ڕقیە و کا چاک نابێ هەموو عالم قورئانە بەسەرا بخوێنێ چاک نابی بەس بە تەوبە چاکە بێ بڕۆ سفور مەمێنە واز لە گۆرانی و هەڵقە بێنە بەس بۆ چاکە بی خۆت بکوژی چاک نابی کەیفی خۆتە باشە و بابزانی ئەم فەرمودەوەمان پێڵێ ئەم ئەثەرە و دواتریش ئەم ئەثەرە بناغەکانی هەمووی لە قورئان سونەتە لە فەرمودەیە ومن يعش عن ذكر الرحمن چی نقيض له شيطانا فهو چی له قرين وإنهم چی ليصدونهم عن سبيل الله اوي پش بکاتە ئەمر و نەهی خوا ذکری الله لایان بەسی ئەمر و نەهی خوایە چی لێکی شەیطان ڕێبەریەکە قەرینە شەیطانەکەی ڕێبەریەکە فهو له قرين چی لێکە لا يدا لذكر الله لا يدا لسبيل الله لا رجاء الله دوري خاك مات رسول الله صلى الله عليه وسلم فرمي إنسان كتشوية مالك يوتي بسم الله شياطين كان يوم علالين شويني معنا وما نية ليرة أقول صحيح مسلمان أفرمي كداني جنان بخواوتي بسم الله شياطين كان مالك يلينتي خواردن وخواردن وشمان نية ليرة أفرمي قرنيوت بسم الله أدركتم المبيت والعشاء وهرن بوو بە ئوتێلی پێنجەستێرە خەو خواردن و ئیسراحەت لە ماڵەیە ماڵەکەت کردووەتە شوێنی حەوانەوەی شەیاطین بەوەی بسم الله ناکەی لە هیچ شتێک تا بۆ ئەڵێی ڕوقیەمەوێ